من ئێستا لە کەمپی عربەتم لە ناحەی عربەت واتە ئەم کەمپە تایبەت کراوە بە ئاوارەی کوردانی SD و لەگەڵ ئەوەشدا ئاوارەی کوردانی شەبەکیش هە لە نێو ئەم کەمپەدا هەیە و زیاتر لە 1300 خێزانی ئاواری عەربیش لە بەشی ڕاستی کەمپەکەدا نیشتەجێن وەک بیرهێنانەوەیک وەک یادکردنەوەیەک بە ڕۆژی 3 2014 تێپەڕبوونی ساڵێک بەسەر داگیرکردنی شنگال و هەروەها ئاوارەبوونی ژمارێکی زۆر لە کوردانی SD لێرە یادکردنەوەی کراوە یادێک دەکرێتەوە با بڵێن و هەروەها چەندین دروشم و نووسەر نووسین و وێنەش هەڵواسراوە و هەروەها با بڵێن کوردانی SD ئەوان بە پۆشاکی سپیەوە هەم منداڵەکانیش هەمان پۆشاکیان لەبەردایە و لەسەر ڕووی پۆشاکەکانیان وێنەی لالشی لەسەرە و هەروەها هەندێکیان دانووسراوە یازیدی 3 2014 جێنۆسایدکردنی SD و ئەمڕۆ وا بڕیارە لێرە کۆمەڵێک لە بەرپرسانی ئیداری و هەروەها بەرپرسانی حکومی بەشداری ئەم یادە بکەن لە نێو کەمپەکەدا بەڵێ جعفەر ئەوانەی کە لێرە وەستاون منداڵ و ئەم ئافرەتانە وەستاون هەندێکیان کەسوکاریان لە نێو داعشدایە هەندێکیان کە هەنێت و گەڵمان بۆ ئاخفا بزانم چ دەبێژن دەبێت دەربارەیدا بەڵێ جعفەر من ئەمە یەکێک لەو کچانە بدوێنم کە باز لەوە دەکات 3 کەسی خێزانەکە هێشتا لەژێر دەستی داعشدایە ئەوان وەک خۆی دەڵێت هەواڵیان هەیە چوایە حاڵێتەوە چوایە نەها وەزعوان چییە خێزانێەوە نەها ئەخبارێوان هەنە لە کیرێنە والله ما شارجت قرتينا شمال امامي اخباري وانت سوريانات رقاينا تلفوني وان خدي هن نتكامن چی دەبێژن ئەوان چی دەبێژن چ دەبێژن واتگینا ئەمێ بەسەر کوردستان دەگرێنم ئەیەکی تێناهێلن تشتێ بترس واتگینەوان و خودی گەلەکی نکارن بپەیون وەک غێرامات بێژن بسلاماتێنە و هاوە نها ئەڤرۆ هون چه دەخوازن چ لە vê ڕۆژێدا ڕۆژێ دلاکی ئیشکەستی دلاکی خەمگین ئەم vê ڕۆژێ بیرتینن بڕاستی ڕۆژەکە ڕەش بوو تاریخای زیادە ئەڤڕۆژ بهزارش ما کوشتن بهزارش ما برن يعني قيتو جنيدي زديا بهزار نهار دستيوان دنا ام في روجا يعني ناخوش قالك الرشا خديت خوازن يا افاني سريما روجا ويا حرا خوشتري وهارج بي اخبار شنقال هنتو شو اخبار شنقال هنتو اخبارت هنا شو اخبار شنقال هات شوايات شي هي اي والله يعني اخبار شنقال ما بهور نذكر وهذا ليش ببي ما في يعني ما بهور نذكر سالك السر وقتي مرة بوري يعني منتقد ما رزقار بكان بلا جعفر لكاتك او خاتون قصدك ام كتشاش فرميسك درجه بعضين قريانيكي زور ديويز بقري بلام وهات يا رسا بيدك نيت باشا كاني بزانا بوش دقري چی دخوازينا لجوي رجا لا از دخوازم کی چوجنین مش دستوان دارین بزودرین وقت اف بو سالک ما بهور نذكر هف چند کی چوجنین مل دستوان ده بمنو بگه وی روجا هک دلی ما راش کرین و افروش تاریخات مدا افروش هتام تساغن و افروش الماء الرش به و تجاره من في روجا خوش کینا بینن شبرك في روجا بهزار کی چوجنین مبرن و ام دمراندن و حياتها ما رش كرين و تجاره ام خوشينا بين هتاك جوجنين مال دستوان دينا هي ما اوا كچوشنين مبزوترين وقت دستوان دارين بلادم جويروش درباس نبي ودريشتر نبي دا خاص يا ما اوا جو حكومه كردستاني و چند دولتها هم مقامت خاصن كچوشنين ما بس دارين هي ما اوا بس مشكله ما مهمتره كچوشنين مينا ومد در كامل و اوا هي ما دستوان بەڵە جعفەر لێرە ئەم بۆ مەراسیمێک وەستاون ئێستا لێرە با بڕیارە ئەمان لێرە مەراسیمەکە لە کاژێر بۆ دەونی دەست پێ دەکات لێرە ئەم کچانە وەستاون یاخۆ ئەم منداڵانش لێرە هەموو یەکی وێنەیەکی ئەو ڕۆژان بەدەستەوەیە کە تێیدا ئاوارە بوون ئەو لەو ڕۆژەدا منداڵانە با بڵێن ئەو وێنانیان بەدەستەوەیە کە تێیدا ئاوارە بوون وەک ئەم منداڵە دەبینی وێنەی کچێکی بەدەستەوەیە بەدەست شەکدارانی داعشەوە وێنەکان ئەوان دەیانەوێت لەم ڕۆژەدا پیشانی بدەن هەروەها لە ناوچاوانیشان هەندێکیان ناوی شنگالیان نووسیوە بڵێ وا بڕیاریشە کە لێرە بەرپرسانی حکومی بەشداری ئەم یادە بکەن کە هێشتا تا ئێستا کەس ئامادە نەبووە تا ئێستا کەس نەگەیشتووە چکە وا بڕیار بوو لە کاژێردا دەست پێ بکات بەڵام وا دیارە کاتێک درێژکراوەوە بۆ کاتی بۆ دەونی و بەڵێ
بله گەلک سپاس نوچەگەانە ما شادیا ڕاستۆل سپاس بۆتە کۆ تا دەنگێ وان کوردێنمەیەن ئێسدی یەن کۆ لەڤەر لە کامپێن پارێزگا سلێمانیە دەنێژداگی هاندیە بینەرە و هەروەها گوهدارێنمە